ئێوەش ئەحمەدە خوێندکارم لە زانکۆی ئەمریکی بۆ ماوەی چەند ساڵێکە نزیکی 2 ساڵەوەی لەگەڵ کتێبخانەی مۆلاکیز لە زانکۆی ئەمریکی ئەم پرۆژەیەمان کردووە. بەڕاستی پرۆژەیەکە کە هەوڵمان ناوە هەتا ئەتوانین جەخت بکەینەوە لەسەر توان ناشاراوەکانیان لە ڕێی چەند چالاکیەکی جیاوازەوە. من زیاتر بەشدارم لەگەڵیان لەگەڵ کتێب خوێندنەوە هەوڵێن پێکەوە بخوێنینەوە بە بیرۆکەیەکی ڕەخنەگرانەوە سێری شتەکان بکەین و بە وردەکاریەوە لە هەموو شتەکان بڕوانین لەگەڵ لایەن جیاوازەکانیانە لە هەمان کاتا چەند چالاکیەکی هزری بکەن کە هاوکاریانە بێ بۆ تەرکیزکردنێکی زیاتر لەسەر بابەتەکانی کە لە ژیانیانە ڕوبەڕوویان نەبێتەوە و هەروەها مێشکیان بە شێوازێکی جوانتر بیر لە شتەکان بکاتەوە. کۆمەڵە پەنجەیەکی زۆر هونەری و زۆر ڕەخنەگرانەمان هەیە کە هیوادارم ئیشەڵا لە داهاتووە بتوانن جێ پەنجەیەکی جوانیان هەبێت لە کۆمەڵگایە. لە ڕێی ئەم چالاکی کتێب خوێندنەوەنەوە ئێمە هەوڵین کە خۆشەویستیان بۆ پەڕەکانی کتێب زیاکەین بۆ وشە شاراوەکانی پشتی هەردێڕێکەوە کە چەند بابەتێکی جیاوازتر لە خۆیەگرێ هەوڵین ئێمە خۆشەویستیان بۆیان زیاکەین. لە کۆتاییشە زۆر سپاسی کتێبخانەی مۆلاکیسەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە زێڕینە. زۆر خۆشحاڵ بووم بە کارکردن لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەیە و ئەو مناڵە جوانانەیە کە هیوایەکی زۆر جوانە بەخشن بە ژیان. دەستیان خۆش بێ.